خوێندکاری ژیر بە هیوای کاتێکی خۆش لەگەڵ وانەی بیرکاری پۆلی شەشەمەی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 28 لاپەڕە 28 ئەو کتێبەش باسی ڕێزکردنی ژمارە دەیەکان پێشی ئەوەی باسی ئەو بابەتەی بکەم پێداچوونەوەی خێرا هەروە بە خێرایی دوو ژمارەکە بەراورد بکە و هێمای بچووکترە لە یان گەورەترە لە یان یەکسانە بە دابنێ پرسیاری 124 و 134 چونکە ژمارەی لای دەستە ڕاست بچووکترە هێمای بچووکترەی دادەنێ بچووکترە لە هێمای بچووکترە لە پرسیاری 2 143 و 134 143 گەورەترە لەبەر هەندێ هێمای گەورەترە لە دادەنێ پرسیاری 3 بێگومان خوێندکاری ژیر دەبی بەراوردکردنەکە هەمیشە لە دەستی چەپە یەکەم ڕەنووس دەستی چەپە یەکەم ڕەنووس ئەوە یەکسانە ئەوجا دووەم ڕەنووس دەستی چەپە دووەم ڕەنووسی دەستی چەپە یەکسان نییە نۆ گەورەترە واتە ژمارەی دەستی ڕاستم گچکەیە لەبەر هەندێ هێمای گچکەترە لای دادەنێ لێرە پرسیاری 4 ئەگەر تەماشای ئەو ژمارەیە بکەم 3 ڕەنووسە ئەو ژمارەش 4 ڕەنووسە هەر یەکسەر دەبی بزانم ژمارە 3 ڕەنووسیەکە بچووکترە کەواتە بچووکترە لێرە 2047 یەکێک بەراورد دەکەم وەکو یەکە هێمای یەکسانە بە دادەنێ تەواو بووین ئێستا دەچینە ناو بابەتە نوێیەکە ڕێزکردنی ژمارە دەیەکان سازان 329 بەش لە هەزار کیلۆوات لە کاتژمێرێک لە کارەبا بەکاردێنێ بۆ گەرمکردنی ئاو سازان ئەوەندە کیلۆوات لە کاتژمێرێک کارەبا بەکاردێنی ئەو ژمارەیە بزانین کو نووسرایە باشترین ڕێ لە ژمارەکان لە خانەدانێ خانە چییە؟ خانەواتە هەر یەکەی لە جێی خۆی خانەی یەکان هەیە خانەی دەیان هەیە سەدان و هەزاران هەتا دێ سفرێک زیادەبی ئەوە لۆلای چەپ لۆلای ڕاستیش پاش فاریزەی دیسان خانە هەیە ئەوە فاریزەکەیە یەکەم خانەی پاش فاریزەی ئێستا دەچینە لای ڕاست هەتا دێ دەچینە لای ڕاست یەکەم خانەی پاش فاریزەی خانەی دەیانە بەڵام لەو کتێبەی پێی دەڵێن دەیەکەکان پێی دەڵێن دەیەک ئەمەش پێی دەڵێن دەیەکەکان ئەوجا خانەی دووەم ناوی بەش لە 100 خانەی سێیەم ناوی بەش لە 1000 بەش لە 10,000 بەش لە 100,000 و بەش لە ملیۆن ئەوەندە بێگومان ئیدیش هەیە بەڵام لێرە تەنیا باسی ئەوەندەی دەکەین واتە تەماشای ژمارەکەی خۆمان دەکەین ژمارەکەی خۆمان چ بوو لێرە سفر هەبوو لە یەکەکان لە یەکان سفر هەبوو هیچ نەبوو دوایە فاریزە هەبوو فاریزە هەیە ئەوجا لە دەیەکەکان سێ هەیە لە سەدان دوو و لە هەزاران نۆ چونکە هەتا بەش لە هەزار گەیشت یاواتە سێ ڕەنووسمان هەیە لەبەر هەندێ دەڵێن 329 بەش لە هەزار واتە بەو ناوەی ناوی دێنین 329 بەش لە هەزار
ئەوە ناوی ئەوە ژمارەکەی دەخینینەوە. ئەوها لەبەر هەندێک زۆر باشە خانەکان دانین هەتا ڕەنووسەکانی خۆمان یەکێک لە ناو خانەی دانین. ئەگەر هەر تەنیا یەک خانە هەبوو پاش فاریزەی دەبیتە 3/100. ئەگەر 2 هەبوو دەبیتە 32 بەش لە 100. ئەگەر 3 هەبوو دەبیتە 329 بەش لە 1000. ئەوە دەیخینینەوە. دوایە چ نووسرایە؟ کاتێ ژمارەیەکی دەی دەنووسیان دەخوێنیەوە بەهای خانەی بەکاردەهێنی. ئێستا بزانین هەمان ژمارە نووسین بە ڕەنووس 0 ژمارەی تەواو 3 و 2 دەخینینەوە 329 بەش لە 1000. نووسینەکە کووە بە درێژی. نووسینی بە درێژی ئەگەر لە لای ڕاست دەست پێ بکەین یەکەم ڕەنووسی بنووسین ڕەنووسەکانی دیکە هەمووی دەکەینە 0. دوایە کۆی دەکەینەوە لەگەڵ ڕەنووسەکەی دیکە پاشەوی ئەوی دەنووسین ڕەنووسی 2 ئەوانی دی هەموو دەبنە 0. ئەوجا کۆی دەکەینەوە لەگەڵ ڕەنووسی دەیەکەکان دەنووسین و ڕەنووسەکانی دی هیچ نانووسین دەبن بە 0. ئەوە نووسینی بە درێژی. نووسینی بە پیتەکان وەکو خوێندنەوە وایە کو دەخینەوە 329 بەش لە 1000 کە گوتمان بەش لە واتە لە پاش فاریزەیە ڕەنووسەکانمان ژمارەکەمان باسی پاشی فاریزەی دەکەین. ئەوە یەکێک لە ژمارە دەیەکان بوو. ئێستا دەچینە لای ژمارەیەکی دیکە نووسین بە ڕەنووس بۆ وێنە 32 فاریزە 4 کو دەخێنینەوە. یەکەم جار کو دەینووسین بە درێژی ئەو چارەی دەنووسین بە تەنێ هیچی دی نانووسین. دوایە خانەیەکانیش دەنووسین بە تەنیا ئەو جا خانەی دەیانیش دەنووسین کە لێرە دەکاتە 30. نووسین بە پیتەکان کە ئەوە زۆر گرنگە کو دەیخینینەوە کو دەینووسین دەڵێن 32 و 4/100. ئەو پیتە زۆر گرنگە و 32 4/100 واتە 32 ژمارەی تەواوە کە دەڵێ واتە فاریزە هەیە ئەوجا 4/100 چونکە تەنیا لە خانەی دەیان ڕەنووسی 4 هەیە. ژمارە چی دیکە؟ نووسین بە ڕەنووسەکان 8 فاریزە 00023 نووسین بە درێژی سەیەکەی دەنووسین ئەوانی دی هەموو 0 ئەوجا 2کەش دەنووسین ئەوانی دی هەموو 0 ئەوجا 8کەش دەنووسین بە تەنێ. نووسین بە پیت کو دەخێنینەوە 8 ئەو واتە فاریزە هەیە 823 بەش لە 100,000. لەبەر چ 100,000 چونکە 5 ڕەنووسە ئەوە 1 2کە 2 سفرەکەی دیکە 3 سفرەکەی دی 4 سفرەکەی دیکەش 5 واتە 5 ڕەنووسمان هەیە. لەبەر هەندێک 5 ڕەنووسمان هەبی دەبیتە 100,000 دەبیتە 100,000. ئەوە 5 ڕەنووس. ئەگەر 3 ڕەنووس بوو دەبیتە 1000 ئەگەر 4 بوو 10,000 ئەگەر 5 بوو 100,000 ئەگەر 6 بوو دەکاتە ملیۆن. نووسینیش بە درێژی گوتمان کووە. لێرە چ نووسرایە؟ لەبیر مەکە زانینی بەهای خانەیی بۆ ڕەنووسەکان یارمەتیت دەدا لەسەر خوێندنەوە و نووسین و بەراوردکردنی ژمارەکان بە ڕێگایەکی دروست لەگەڵ ژمارە دەیەکان. ئێستا بچین بزانین چیت کەمایە لێرانە لەو خوێندنەوە. کاتێ ژمارەیەکی دەی دەخوێنیتەوە لەگەڵ فاریزە بخوێنەوە
و نا وەکو یەک پیت وە پیتی و تەنیا کو دەخینەوە ئەوەی هەشت و سێدەیەک هەشت و تەنیا و نەک وە تەنیا یەک پیت هەشت و سێدەیەک هەشت و سێدەیەک ئەو دەیەکە تایبەتە واتە سێ لە دە دیارە ناویان لێ نایە دەیەک ئەمەش ناوی لێ دەنێین دەیەک لە بیرمان نەچی ئێستا تەواو بووین لە لاپەڕا 28 گرنگترین شت لێرە دانانی خانەکانە بزانین هەر ڕەنووسەی لە کام خانەیە و گرنگترین شتیش بێگومان خوێندنەوە و نووسینە کو ژمارەکەی دەخێنینەوە وە کو دەینووسین وابزانم تەواو بووین لەو وانەیە خوێندکاری ژیر هەتاوانەی داهاتوو باسی لاپەڕەیەکی نوێ هەر خۆش بی